خێر پێنج هەدەفی هەیە، پێنج پایە دەبێ و پێنج پایە مەضبوط بکەیت. خوای گەورە دەفەرمێتن لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى، خێری لەناو مەبەن بە منەتکردن بە ئەزیەتدان. و ئەو دوو شتەیە علاقەی بە چ هەیە؟ علاقەی بە مقابلەکەی هەیە. دوو شتێکیش علاقەی بە چ هەیە؟ علاقەی بە نیەتی ئینسانەکەی هەیە، لە بۆ ڕیایی نەبی لە بۆ سومعەی نەبی. ڕیا لە ڕوئیەی هاتی لە بینینی، سومعە لە جێلێبوون خەڵک باز بکەم. و نقطەی پێنجەمیشە مقابلەکەت فەقیر بیتن. یعنی کاتێک کە ئێستا دەمەوێت بچمە ناو تەوەرەکی زۆر گرنگ کە ئەمە ئەو سەر ڕەمەزانێکە وەکو خەستەخانەی نەشتەرگەری میهرەبانی ئیشی لە بۆ دەکەین کە ئەمە پار ڕەمەزانێکی ئیعلانمان کرد جیهازی MRI دەکڕین و ئەلحەمدولله کڕیمان، ئەلحەمدولله کردمانە کردار، قسەکانمان کردە کردار و خەڵکەکەش سیقەکان دروست کرد کردیانە کردار، پارەکان هینە. ئەمە طموحمانە گەورەتری بکەین. مەسەد عیبادەتی ڕۆژگارە ئەمە مامۆگرافیمان هەبی. مامۆگرافی چییە؟ ئەشعەکە لە بۆ مەمچی ئافرەتان بەکاردێ، لە بۆ دیاریکردنی سەرەتانی دەرەجاتەکان. ئەگەر سەرەتانی مەمچی لە دەرەجاتی ئەوەلی تەشخیص بکرێ ئەوەندەش زەرەری لێ ناداتن. بەس ئەگەر بگاتە دەرەجە 3 و 4 و تەشە نەبکاتن دەبی مەواد شیمیایی وەربگری، ئەگەر بتە دەرەجات بداتەوە سنگەکانی دەیکوژیتن. یەک کەسی ئینقاز بکەین چونکە ئەمە لە دین فێربووینە. ئەگەر یەک کەسی داد وەربگری خێر منە دنیا و مافیها. و خوای گەورەش دەفەرمێ لە قورئانی پیرۆز پێمان دەڵێ ئەوەی یەک نەفسی نەجاتدا ئەو نەفسەیە ئافرەتێکی سفور بیان محەجەبە بیتن یان نیقاب بیتن مهم نییە، مهم نەفسەکە بە دین بی، مسلمان بی، غێری مسلمان بی. یەک کەسات ئیسفادەی لەو جیازەی کرد ئەتوو پاراستت ئەتوو کە ئەنەو هەموو سەرزەویت زندی کردیتەوە. چەند خێرەی گەورەیە. و ئەگەر ئەمەش نەبین ئەدی خەڵک چ دەکاتن؟ خەڵک ناتانی بچی بە پارەی زۆر بیکە و دووش ئەو جیازە باشە هەر لە هەولێرێ نییە، ئەو نەوعەیە، ئەو مارکەیە، ئەو جدیدەیە. یعنی لۆیە کە ئەمە هەم لە جیازی MRI کە ئەم جیازێکمان کڕی کە لە هەولێر و کوردستان نەبوو بە هەموو خەڵکی بێن زەکات و سەدەقەکان بینن لە جێکی وەکو بیرەکە ئیمامی عوثمانە میهرەبانی. یعنی هەموو مجتەمع ئیستیفادەی لێ دەکاتن، هەموو مجتەمع ئیستیفادەی لێ دەکات و خزمەتی هەمووان دەکات بەبێ جیاوازی. لۆیەکە ئەمن لەو کاتە پیرۆزانە داوا لە هەموو خێرخوازان دەکەم کە پشتیوانی بکەن لە بۆ میهرەبانی، چونکە میهرەبانی بزنسی لە پشت نییە. یعنی ئەمن کەسێک بوو بم ئەوها بوو بمە دکتۆر، ئەمن چاوم لە پارەی کەس نییە. ئەمن هەر دەورەمەت بیمە ئەو دەستم بە دۆرۆزەکردنی کردیە دەتانم برم وەچی بوومە دکتۆر ئەو جەگوتمە خەڵکی بینن خێرێ بکەن. ئەوش لە بۆ خۆم نا، لە بۆ خۆم نا، چونکە ئەمن کابراش دەست پێسپی نەبوویمە لە ژیانمدا. ئینسانێک بوویمە تانیتمان لەسەر پێی خۆمان ڕابۆستین، خاوەنی داک و بابە چینە، خاوەنی کۆمەڵێک مامۆستای بەمبادی بووینە لەسەر پێی خۆمان ڕاوەستاینە. بەڵام دەرم خەڵکی پەککەوتە گەلک زۆرە وەرن یارمەتی ئەو عالەمی بدەن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.